سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی سەرلەبەیانی ڕۆژی یەکشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. چالاکی ژینگە پارێزان لە کوردستان، بەیاننامەی کۆمەڵێک لە چالاکانی مافیژن لە شاری سنا، کوژران و برینداربوونی ئەندامانی خێزانێک لە کرماشان، مەترسی بەرزبوونەوەی ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوان لە ئێران و وەزارەتی گەنجینەی ئەمریکا حەوت دامەزراوەی دیکەی ئێرانی خستە لیستی سزاکانیەوە. چالاکی ژینگە پارێزان لە کوردستان. ڕۆژی شەممە 13 گوڵان کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی و ژینگەی لە شارەکانی مەریوان، سەقز و بۆکان بە چاندنی نەمام هەوڵی پاراستن و زیندووکردنەوەی کوردستانیاندا. بەپێی ئەو وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتووە. چالاکوانانی ژینگەی و مەدەنی خەڵکی شارەکانی مەریوان، بۆکان، ناوچەی گەورکی سەقز و هەروەها شاری سەقز لە هەڵمەتێکی خاوێنکردنەوەی سروشت و هەروەها چاندنی نەمام هەوڵی پاراستن و قەرەبووکردنەوەی ئەو زیانانەدا کە بە ژینگەی کوردستان گەیشتووە. جێگەی ئاماژەیە لە ساڵانی ڕابردوودا بەهۆی کەمتەرخەمی ناوەندە پەیوەندیدارەکان و پشتیوانی لە کەسانی هەلپەرست و قازانجخواز بەرەیەکی زۆر لە سروشت و دارستانەکانی کوردستان لە ناوچوون. لە بەرامبەردا ڕێکخراوە ژینگەیەکانی کوردستان هەموو کات لە هەوڵی زیندووکردنەوەی ژینگەی کوردستاندا بوو. بەیاننامەی کۆمەڵێک لە چالاکانی مافیژن لە شاری سنا. هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی کرێکار، کۆمەڵێک لە چالاکانی مافیژن لە شاری سنا لە بەیاننامەیەکدا سەرەڕای پشتیوانیان لە مافی کرێکاران جەختیان لەسەر ئەمنیەتی پیشەیی و ژیانێکی شیاو بۆ هەموو کرێکاران کرد. لە بەیاننامەکەدا ئاماژە بەوە کراوە کە ژنانی کرێکار لە کوردستان و ئێران تووشی کێشەی نەبوونی ئەمنیەتی پیشەیی، حەقدەستی یەکسان و هەروەها جیاکاری سیستماتیک لەلایەن حکوومەتەوە بوون و هەروەها نەبوونی پشتیوانەیەکی یاسایی بووە بەهۆی خراپی دۆخی ژیان و مەعیشەتیان. سەرەڕای هەموو ئەم کێشانە ژنانی کرێکار و چالاکوان دژ بەم کردەوە نائینسانیانە ڕاوەستاون و درێژە بە خەبات دژ بە سیستمی کۆنەپەرست و پیاوسالار ئەدەن. هەروەها جەخت لەسەرەوە کراوە کە خەبات بۆ وەرگرتنی مافی کرێکاران جیاواز لە چالاکیەکانیان بۆ وەرگرتنی مافی ژنان نییە و گەیشتن بە کۆمەڵگایەکی بەرابەر تەنها بە لەناوبردنی سیستمی هەڵاواردنی جنسیەتی، ئابووری و چینایەتی مسەوەگەر دەبێت. کوژران و برینداربوونی ئەندامانی خێزانێک لە کرماشان. ڕۆژی پێنجشەممە 11 گوڵانی 1404 پیاوێک لە کرماشان بە ناوی محەممەدی تەمەن 52 ساڵ بە چەک هاوژینەکەی دایکی و هەروەها کوڕێکی کوشت و پاشان هەوڵی کوشتنی خۆیدا. بە پێی راپۆرتەکان ناوبراو بە بیانووی کێشەی خێزانی لە هەڵمەتێکی نائینسانیدا سەرەتا ژنەکەی بە ناوی بەتول محەممەدی دەکوژێت و پاشان دایکی هاوسەرەکەی و کوڕەکەی دەکەونە بەر دەستڕێژی گولە و ئەوانیش گیانیان لەدەستەدەن. هەروەها کوڕێکی دیکەی بە ناوی یەزدان محەممەدی و هاوژینی یەزدان بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە دەکرێن. ناوبراو پاشان کۆتایی بە ژیانی خۆی دێنێت. جێگەی ئاماژەیە لە ئێران بەهۆی قەیرانی ئابووری و هەژاری، کێشە کۆمەڵایەتی، هاوشێوە ڕوو لە زیادبوونەوە ڕۆژانە دانیشتوانێکی زۆریە و کۆمەڵگایە بە شێوازی جۆرا و جۆر دەبنە قوربانی. کۆبوونەوەی بنەماڵەی قوربانیانی کارەساتی بەندەری ڕەجایی لە بەندەر عەباس. ڕۆژی هەینی 12 گوڵانی 1404 بنەماڵەی قوربانیانی لەنگەرگەی ڕەجایی لە بەندەر عەباس لە بەردەم ئەو بەندەرە کۆبوونەوە و خوازیاری وەڵامدانەوەی بەرپرسانی کۆماری ئیسلامی و هەروەها سزادانی تاوانباران بوون. بەشداربووانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشمی ڕۆڵەکانی ئێمە لەکوێن و هەڵکردنی پلاکارت، خوازیاری ڕوونکردنەوەی ئاماری گیانبەخت کردووان، هۆکاری تەقینەوەکە و هەروەها مۆڵەتی گەڕان بە دوای ڕۆڵەکانیان لە ناو وێرانەکاندا بوون.
ناڕازیان ئاماژەیان بەوە کرد کە حکوومەتی تووشی گەندەڵی سیستماتیکە و بەرامبەر بە گیان و ژیانی خەڵک نابەرپرسیارە و جەختیان لەسەرەوە کردەوە کە تا کاتی وەدی هاتنی داخوازیەکانیان بەردەوام دەبن لە ناڕەزایەتی. مەترسی بەرزبوونەوەی ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوان لە ئێران. ڕۆژی شەممە 13 گوڵانی 1404 زۆرتر لە 300 پسپۆڕی حقوقی، براوەی خەڵاتی نۆبێل، سەفیر و هەروەها ڕێکخراوی مرۆیی لە نامەیەکدا بۆ نەتەوەیە گرتووەکان مەترسی بەرزبوونەوەی ڕێژەی ئەدامی بەندکراوانیان ڕاگەیاند. ئەو چالاکوانانە لە نامەکەدا جەختیان لەسەرەوە کردەوە کە ڕژیمی کۆماری ئیسلامی ئیعدام وەکو ئامرازێک بۆ هێرشی سیستماتیک و هەروەها سەرکوتی چالاکوانان لە ئێران بەکاردێنێت. هەروەها ئاماژەیان بەوە کرد کە دوو بەندکراوی سیاسی بە ناوەکانی بێهروز ئیحسانی تەمەن 69 ساڵ و مێهدی حەسەنی تەمەن 48 ساڵ لە دادگایەکی پێنجخولەکیدا حکمی ئیعدامیان بەسەردا سەپێنراوە و ئێستا مەترسی ئیعدامکردنیان لە ئارادایە. واژۆکارانی ئەم نامەیە داخوازی لە نەتەوەیە گرتووەکان و وڵاتە دموکراتیکەکان دەکەن کە گوشارەکان بۆ هەڵوەشانەوەی سزای ئیعدامی بەندکراوان بەرز بکەنەوە و هەروەها بایکۆت بخەنە سەر تاوانباران. گیان لەدەستانی بەندکراوێکی سیاسی لە زیندانی بێهبەهان. ڕۆژی پێنجشەممە 11 گوڵانی 1404 بەندکراوێک بە ناوی مێهدی عەلی ڕەزایی بەندکراو لە زیندانی بێهبەهان بەهۆی بێبەشی لە مافی دەستڕاگەیشتن بە دەرمان گیانی لەدەستە. ئەو بەندکراوە سیاسیە لە ڕەوتی خۆپیشاندانەکانی ساڵی 98 هەتاوی دەست بەسەر و حکمی زیندانی بەسەردا سەپێنرا. ناوبراو بارها بەهۆی خراپی دۆخی تەندروستی خوازیاری پێدانی مافی دەستڕاگەیشتن بە دەرمان و مرەخەسی دەرمانی بوو، بەڵام لەلایەن بەرپرسانی زیندانەوە بایەخ بە داخوازیەکانی نەدرابوو و تەنانەت لە سەرەتاییترین دەرمانەکان بێبەش کرابوو. لە سێدارەدانی 6 بەندکراو لە زیندانەکانی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 6 بەندکراو بە تۆمەتی پەیوەندیدار بە ماددە هۆشبەرەکان و کوشتنی بانقەست لە بەندیخانەکانی قۆم، خوڕەماباد، سپیداری ئەهواز، قزل حەسار و وەکیلابادی مەشهەد لە سێدارەدران. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 3 بەندکراو بەناوەکانی ئەبولفەزل شەهسەواری، جاوید گەلەبەچە تەمەن 34 ساڵ و محەممەد نەبی زیرکاری تەمەن 53 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە ماددەی هۆشبەر لە زیندانەکانی قۆم، وەکیلابادی مەشهەد و هەروەها ئەهواز ئێعدام کران. هەروەها 3 بەندکراوی دیکە بە ناوەکانی عماد ئەحمەدی تەمەن 27 ساڵ، عەلی کەعبی و حسین شیراوان تەمەن 28 ساڵ بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی خوڕەماباد، سپیداری ئەهواز و قزل حەساری کەرەج لە سێدارە دراون. دو ئەهواڵمان سەبارەتە بە وەزارەتی گەنجینەی ئەمریکا 7 دامەزراوەی دیکە ئێرانی خستە سەر لیستی سزاکانیەوە. وەزارەتی گەنجینەی ئەمریکا 7 دامەزراوەی دیکەی ئێران و دەرەوەی ئێرانی خستە لیستی سزاکانیەوە کە لە بازرگانی بەرهەمی نەوتی و پێترۆکیمیایی لە ئێراندا ڕۆڵیان هەیە. ئەو دامەزراوانە لەلایەن وەزارەتی گەنجینەی ئەمریکاوە تۆمەتبار کراون کە لە کڕین، فرۆشتن، گواستنەوە و هەروەها دۆزینەوەی بازار بۆ بەرهەمە پێترۆکیمیایی لە ئێران بەشدارن یا پشتیوانی لێکراوە. ئەمریکا دەڵێت ئەو دامەزراوانە بە ساختەکاری بەرهەمە نەوتیەکانی ئێران بار دەکەن و ڕەوانەی ڕۆژهەڵاتی ئاسیا دەکرێت. ڕاگەیاندنی ئەو سزا نوێنە هاوکاتە لەگەڵ دانوستانەکانی هەردوو وڵات سەبارەت بە بەرنامەی ئەتۆمی ئێران کە بڕیارە ڕۆژی شەممە 4مین دەوری لە ئیتالیا کە بەڕێوە نەچووت بەڕێوە بچێت. بەڵازان و خۆشەویستان گەشتیواڵەکانی سەرلەبانیتان پێشکەش کرا. هەر شاد و بەختەوە.